بینەرانی خۆشەویستی کورسات سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین وێڕایەوەی کە بە بیانووی بوونی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچە سنووریەکان ماوەیەکی زۆرە لەشکرکێشی خراوەتە سەر خاچی هەرێمی کوردستان و دایان بنکەی سەربازی لە ناو جەرگەی خاچی هەرێمی کوردستان جێگیر کراون داگیرکاریەکی تری نوێسەری هەڵداوەکەوەی کە لە ئاستی باڵا و پەرلەمانتاران و تەنانە سیاست بەدارانیش باسی لێوە دەکەن لە ئێستادا تورکیا و سوپای تورکیا نیەتی ئەوەیە کە لەو شوێنانەدا بمێنێتەوە جگەلەوەی کە وەکو باز دەکرێت کە ئەو سەروەتە نیشتیمانی یاخود ئەو دار و ژینگەی کە لە ناوچەکەدا هەیە لە ڕێگەی کۆمپانیایەکەوە دەبڕێتەوە دەبرێت بۆ تورکیا ئەمانە پێشهاتی مەترسیدارن بۆ سەرخاچی هەرێمی کوردستان چێ دەبێت قسە بکات چێ دەبێت لێک تێگەیشتنێک دروستکات ڕاستە هەرێمی کوردستان ناتوانێت ڕێگری لە لەشکرکێشی تورکیا بکات لە ڕووی سەربازیەوە بەڵام لە ڕووی دیبلۆماسیەوە عراق هەرێمی کوردستان کەناڵە دیبلۆماسیەکان کامانن کە دەبێت هەرێمی کوردستان جددیەتی تێدا بکات و کار لەسەرەوە بکات کە دیمۆگرافی هەرێمی کوردستان نەشێوێندرێت و بە تایبەتیش ئەو لەشکرکێشەی لە دەڤەری بادینان و سنووری سیدەکان هەیە بۆتە مای نیگەرانێکی قوڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبارەی لەشکرکێشەکەەوە پرسیار دەکەین کە ئایا هەرێمی کوردستان ئەبێت چۆن وەڵامی ئەم لەشکرکێشی و ئەم داگیرکاریە نوێ بداتەوە پانۆڕامای ئەم شەومان بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز عوسمان سێدەری دەگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان کە عوسمان زۆر بەخێر لە دهۆکەوە مهڤان بەرواری کە بەڕێزیان ڕۆژنامەوانە لە دهۆکەوە لەگەڵمانە سوپاس بۆ هەردوو میوانی عزیزم کا عوسمان سەرەتایەوە وەکو لیژنەی پێشمەرگە بە دوواداچوونەکانتان چی بۆ لەو سنوورانی کە لەشکرکێشی هەیە لە دوو ڕۆژیان لە 24 کاتژمێری ڕابردوو بازلەوە کرا کە سوپای تورکیا وێڕایەوەی کە سەربازگە جێگیر دەکا و سەربازگە دادنێ لە ناو خاچی هەرێمی کوردستان دارەکانیش دەبڕێتەوە و ژینگەی هەرێمی کوردستانی شتێک دەدات. سەرەتا لێرەوە سڵاو دەنێرم بۆ گیانی پاچی ئەو شەهیدانەی کەوا بە ناحەق شەهید دەکرێن لەو ناوچانەوە خەڵکی سڤیل و بێ دیفاعن و هەروەها یوای چاکبوونەوە بۆ ئەو بریندارانە دەخوازین کەوا بە برینەکانیان و دەناڵێن لە ئێستادا و هەروە هەر لەم بۆ نێژە کە دوای دیارە چەند ڕۆژێکی تر یادی دامەزاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە پیرۆزبایی لە هەموو یەکێتیەکان و لە هەموو خەڵکی کوردستان دەکەم کە 46 ساڵ تێ دەپەڕێ بەسەر دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارەم ئازادیش بەرهەمی ئەو خەبات و تێکۆشانەیەکەوە ئێزی پێشمەرگەی کوردستان و شۆڕشوی نوێی گەلەکەمان ئەنجامی داوە دیارە مەسائلی ئەم هێرشانەی ساڵی ڕابردوو لە ساڵی ڕابردووە کە تورکیا دەستی بە هێرش کردووە بۆ ئەو ناوچانەی کەوا ناوچە سنووریەکانن دیارە ئێمە ماوەیەکی پێش ئێستا تقریبان لە ساڵی ڕابردوو لە کۆتایی ساڵی 2020 ئێمە وەکو پەرلەمانی کوردستان وەکو لیژنەی پێشمەرگە پێشنیاری ئەومان کرد کە لیژنەیەک پێک بێندرێت سەردانیشی مەیدانی بکەین بۆ ئەو ناوچانەی کەوا لە ئێستادا هێرشێکی چڕوپڕیان هێرشێکی چڕوپڕی تورکیا ئەو ناوچانەی گرتوتەوە و ئەو ناوچانە تووشی زەرەر و زیارێکی گیانی و مادی زۆری ئەو ناوچانە بوونەوانێت ئێمە دیارە سەردانەکەمان لیژنێکی هاوبەش بوو لە منتیقەی زاخۆوە لە منتیقەی زاخۆ دەستمان پێکرد هەموو ناوچە سنووریەکان و ئەوانە و بیزاد ئەو منتیقانە لە بەرەوە شڕی هێرشەکان لەو منتیقانەدایە دیارە تەبعاً مەسەلەی شەڕی پەکەکە و شەڕی تورکیا لە ساڵی 1964ەوەی کە دەکاتە 37 ساڵ ئەم شەڕە بەردەوامی هەیە ئەوانە و لە ساڵی 91 بە دواوە بەداخەوە ئەم شەڕانە کەوتۆتە ناو هەرێمی کوردستانەوە ناو خاچی هەرێمی کوردستانەوە کە ئەمە مای نیگەرانی ئێمەوانە و تەبعاً ئەم هێرشانە دیارە هێرشەکان بەڕاستی ڕاستە بە بیانووی پەکەکەوە ئەم هێرشانە ئەنجام ئەدرێت و ئەوانە بەڵام دیارە ئێمە بەڕاستی ئیدانی ئەم هێرشانە ئەەکەین لەبەر ئەوەی ئەو هێرشانە خەڵکی سڤیل و گوندنشینان و بەشێک لە شارۆچەکانی ئەو ناوچانە ینی بوونە ئامانجی ئەو هێرشانەوە ئەو هێرشانە تقریبن کە کراون ینی خەڵکێکی زۆر بۆ تا ئامانج ینی لە ڕابردووی شارتمان بۆ داوە تەنانەت لە منتیقی سیدەکان لە یەک گوندێک 51 شەهید هەیە ئەوە بازی فڕۆکە یەک گوندێک بەڵێ ینی بێزگەلەوەی هیچ گوندێک نییە چەندین شەهید و بریندار و هەروەها کەمەندامی سەنگەر ئەمە باس ئەمە زەرەرە گیانەکەی زەرەری مادێکەشی کە تۆ تەماشا بکەی
بە سەدان هزار ئاژەڵ لەو ناوچانەدا کە منتیقەیەکی شاخاوی و لە وەرگایەکی باش و لە ڕووی دار و با بڵێن زار وە ژینگەیەکی زۆر گونجاویش بۆ ئەوەی کە ینی خەڵک بتوانێت کەساباتی تیابکە وەکو بە تایبەتی ئاژەڵداران کە بەداخەوە دیارە ئەو هێرشانە کە دەستی پێکردووە لەو ناوچانە ئەوەی کە ئێمە من خۆم تا منتیقی شێروان مەزن و ئەو منتیخانە چوون منتیقی سیدەکان و لەگەڵ بەشێکی زۆر لە ئەنجومەنی گوندەکان ئێمە کۆبووینەوانێ کە دیار بوو لە نزیکەوە ئێمە بۆمان معلوم بوو کە تورکیا ینی ئەو هێرشانەی کە دەیکات و ئەو شوێنانی کە داگیری دەکات ینی با بڵین هەر هەمووی قەرەقۆڵی گەورە و ئاانەی لەدادەنێت لەسەر شاخە بەرزەکانی وەکو پیرە مەگرون وەک ئەو شاخانی کە لەو ناوچانەهان شاخە بەرزەکان هەموو بارەگای گەورە گەوری لێدانراوە هەموو مەکائیناتی زۆر پێشکەوتووە هەروە شوێنی نیشتنەوەی کۆپتەر لە هەندێک لە ئەو شوێنانەی کەوا عسکەراتی گەورن و هەروەها ئەو شوێنانەی کە ئەو گرتوێتی وەکو ئەوەی کە ئێمە زانیومانەوە ئەوانە ینی ئەو دارونزارەی کە هەیە کە دار هەیە تەمەنی 1000 ساڵ بێ لەوانێت بەلانی کەمەوە هەیە 1000 ساڵەوە هەیە لەوانێت تەمەنی 20 ساڵ بێ 30 ساڵ بێ 40 ساڵ بێ بەڵام لەگەڵ هێرشەکانی تورکیا تێگەشتی بێزگەلەوەی ئیتر ئەو منتیقانە ینی خاپور دەکرێن وێران دەکرێن بەڵام لە هەمان کاتدا دارەکانیش بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و فرۆشراوە بە هەندێک کۆمپانیای تورکی وە لەبەرەوە ئەو کۆمپانیانە و شوێنانی کەوا سوپای تورکیا دەیگرێت و دارەکانیشی دەبردرێن و ئەو کۆمپانیانە دەیگوازنەوانێت لەگەڵی خاک یەکسان دەکرێت کە ئەمە بەداخەوە ینی زەبرێشی زۆر زۆر گەورەیە تەبعەن لە با بڵین لە ئابووری هەرێمی کوردستان کە ئێمە ینی ئەو ناوچانە بەڵە زۆر زۆر گرنگ بووە هەروەها لە ژینگەی هەرێمی کوردستانیش بۆیە من لێرەوە ینی لێرەوە داواکارم لە هەموو ڕێکخراوە ژینگەیەکان کە هەڵوێستێکی زۆر باش بنوێنن کە بەشێکیان هەڵوێستی باشیان نواندووە و دژی ئەم پێشێلکاریە کە ئەمە ڕاستە ینی مەسائلی داربڕینەوە ینی کە ئەمە ینی زەبرە لێدانێکە لە ژینگەی کوردستان وە لە ئەو ژینگەیە لەوانەیە ژینگەی کوردستانی بەرنامە دەکرێت کە عوسمانەوەی بەدووادا چونتان بۆ کردو مەسەلەن کۆمپانیایەک بێت لە دوای داگیرکاریەکە بێت لەوێ ئەو دارانە ببڕێتەوە قوربان بە بەرنامەیە بەڵێ ئێمە معلوماتمان لەسەری هەیە زۆر بە تەواوەتی کۆمپانیایکی تایبەت بە تورکیا و ئەوانە بە ئیجار گرتوێتی ئەو دارانە هەر هەمووی وەک باسم کرد هەرێ دارە گەورەکان کە ئێمە پیان دەڵین دارە شەخص لێرە ئەو دارانە کە و منتیقێکی زۆر با بڵین منتیقێکی زۆر سروشتێکی جوان و لە ڕووی با بڵین دارستان و دارستانێکی زۆر زۆر چڕی هەیە ینی ئەم دارانە تەبعەن لەسەر ئەرزەوە دەتاشندەی بڕن و بە تڕێلە و بە گەڵابە وانە ڕۆژانە هەر هەمووی دەگوازرێتەوە بۆ تورکیا و لەوێ بۆ شەریکات و معاملەتانی کە تایبەتن بە ئیشی با بڵین خەشا بۆکو دار و ئەو جۆرەشتانە لەبەر ئەوە ینی ئەمە خەتەرێکی زۆر زۆر گەورەیە کەوا بێ ئێمە تەنانەت خەتەر بەس لەسەر ئەوە نییە کە خاکەکەمان داگیر بکرێەوە لێرەدا مێ شتێکی کەش بڵێم ئەوەی کە ئێمە بینیمان بە چای خۆمان ئەوە بوو ینی ئەو شوێنانەی کە سوپای تورکیا داگیری کردووە ینی ئەو شوێنانە دەست بەجێت جادا ئیتر ئەنواع مەکائینات ینی جادە ڕایکێشە تێکەڵە ڕێژکردن و هەروە خیرکردن وەروە کارەباش بە دوایەوە ینی ئەوە نییە ئەم ناوچانە ئەوە نییە بڵێن ئەمانە تەنانەت بە بیانوی پەکە کۆم ناوچانە ئەگرن و ئیتر ئەکشێنەوە لەبەرە جادە خیرکردن ینی تۆ هەر شوێنێک جادەی بۆ ڕاکێشی تەنانەت ئەمە نێتیمانەوە دێ لەو ناوچانە نێتە ئەم منتیقانە داگیر بکەیوانە لەبەر ئەوە زۆر بەداخەوە ئەوەی ئێمە بینیمان خەتەرێکی زۆر گەورەی و کاتانە و ئێستاش دەبعەن ئێمە و کولیژنەی پێشمەرگە بە بەردەوامی ئێمە ینی متابعی ئەو دۆخەمان کردووە و بە دوواداچوونمان کردووە هەواڵانمان لەو ناوچانەی ئەوێ سەردانیان کردووە خۆشمان بە بەردەوامی لە ڕێگای خەڵکی منتیقەکەەوە ینی پەیوەندیمان بووە ئەمەی کە دەگوزارێت ینی ڕۆژانە بۆ نمونە ڕۆژانە خەڵک نییە بە پارچەی تۆ لە گوندی هەروری ینی ڕۆژانە هاوڵاتیانی ئەو گوندە بە پارچە تۆ بریندای کە ینی بێجگەل لە هێرشەکان و لە ئەنوا چەکی پێشکەوتو بۆ خاپورکردنی ئەو ناوچانە دیارە مەسەلەن کە ئەو شوێنانەی کە جادەی قیر و ئانی بۆ هێنراوە کە خاچێرێمی کوردستان من خۆم بۆ خۆم لە سەردانەکەماندا بۆ ئەو ناوچانە بە چاوی خۆم بینیم ینی سارە بە شێوەیەکی ئەو دەست پێ دەڕۆیت پرسیارم کرد لە چێلو برادرانی منتقەی ئەوێ وتم ئەوە کوتی خیرە پیامیان قیر کردووە ینی جادەکان قیرن کارەبا ینی بە شێوەیەکی زۆر سەریح ینی کارەبایان ڕاکێشاوە هەموو شتێک ئەو ناوچانە کۆنتترۆڵە لەبەر ئەوە بەداخەوە تەبعەن دیارە ئێمە دوای ئەوەی کە راپۆرتێکی زۆر مختصەل و ینی گشتگیر لەسەر تەواوی ناوچە سنووریەکان
راپۆرتێکمان ئێمە تەبعەن بەرز کردەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتیش تەبعەن ئاراستەی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کرد لە ڕێگان ئەنجومەنی وەزیرانەوە ئێمە ئاگاداری حکوومەتی ناوەندی کراوەتەوە ئاگاداری حکوومەتی تورکیا کراوەتەوە وەکو سەفارەتی تورکیا وەکو کنسولگەری تورکیا بەڵام بەداخەوە تا ئەم دقانە تا ئەم دقەیە هیچ وەڵامێک نەبووە بۆ ینی بۆ ڕاگررتنی ئەو هێرشانی کە دەکرێتە سەر ئەو ناوچانە و ڕۆژانە خەڵکی سویل دەکرێتە ئامانج و شەهید دەبێت بریندار دەبێت. تورکیاش دەڵێت ناکری هەرێمی کوردستانیش پەکەکە لە باوەش بگرێت و لە ناو خاچی هەرێمی کوردستانە و هێرشی سەر سوپای تورکیا بکات. مەسەلەن ئەمە چۆن چارەسەرەکرێت؟ ئێمە زانی چۆنە مەسەلەی پەکەکە ئێمە گەشتوینە من خۆم وەکو خۆم پێم وایە بەشێ لە خەڵکی گەوینە ئەو باوەڕێ کەم مەسەلەی چارەسەری کێشەی شەڕی پەکەکە بە شەڕ چارەسەر ناکرێت. ئللا دەبێت بە ئەشتیانە چارەسەر بکرێت وانە ئەگەر ناسی و حوت ساڵ شەڕ چارەسەری چی کردووە بێجگە لەوەی ڕۆژانە ینی ئیتر دایان و خەڵک دەبێتە ئامانج لە تورکیایانی خەڵکی تورکی با بڵین جێشی تورکی دەکوژرێ پەکەکە بە هەمان شێوە دەکرێتە ئامانج ئەمانە ئەمە هەموو زەرێکە لە خەڵکی تورکیاش دەکەوێت ئەوانانی زەرێکی گەورەیە ینی کە هەر کەسێک لەمانەتی هاچێ هەرچی ئەم ئایلانە دەکەوێتە سەر دەوڵەت لەبەر ئەوە بۆیە ئێمە پێمان وایە دەبێت بەڕاستی حکوومەتی تورکیا بیر لە چارەسەری ئاشتیانە بکاتەوانێ و لەم حاڵاتەیە هەرێمی کوردستانیش پێویستە ڕۆڵێکی باش بجەڕێ بۆ ئەوەی هەوڵ بدادیانی وەختێکی ئێمە وەک هەرێمی کوردستان بچێتە تورکیا بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە وە لەگەڵ زۆر باشە گفتوگۆ زیاترەکەین بە لە سەیدا میێڤان بپرسین. سەیدا میێڤان دەم باش لای ئێوە کە بەڕێزت ڕۆژنامەوانی و لەوێ نیشتەجێیت چی ئەگوزارێت چی هەیە لەوێ تا چەند شەڕەکە لە شەڕی پەکەکەوە لە شەڕی پارتی کرێکارانی کوردستان و گەریلاکانیەوە گواستراوەتەوە بۆ شەڕی داگیرکاری خاک لە ئەوەی کە عوسمان باسیەکە وەکو جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە. دەست سەیدا ڕاستی جێداخەیە دەڤەرێکە gelek ya pڕiyekê gelekê can wekû devera berwarî bala Evrûke ya bûye cihê şer û pêkdadan bi bihaneya hebûna PKK li wê deverê bi salên nota û heta nûke eger em biçîne sekene mêjûya ya hatina ceyşê Tirkî bû vê deverê neya nûke yanî li salên nota heta nûke baştirîn معسكرات توان يلي بمنطقة هاي نيك وندو نجيب حتى بري دو صالة جي يعني أوجهت أولي وانا قرتين أوجهها بون قالت موقعية استراتيجي بون بالنسبة للمنطقة هاتنو شونا يا تركان ويردا يعني وكينو كنبويا بس أفعلوا زين نكا كردستان تدايت ولكن براستي هدی جيش تركي برو آخا كردستان بهتن اگر تو حسابانو که بری 2 ساله نزدیکی چند کیلومتر داخلی حدود ما بوید و گشته حدی حتی هنداوی گندت او گندو سنوریتين دبرکانی ماسی و دریشکی و بیده و حتی اورا و منطقه سلسله حدودی تقریبا اتوالي هاتين چند متر کان نزدیکی واگوندا بوینه اوه همی بوینه اگر هدی دفره برواری بالا کو دفره که حدودیه و نکه جبری کو موضوع سنوری و اوا هاد نوچونو يعني مدخله که رئیسیه یه هاد نوچونه خلقیدنا بین کردستان و ترکیه دا روزانه هاد نوچونه که باش و موضوع التجارت و اینانو برناتشتاجی يعني او منطقه جبليكو منطقة سياحي جالك مهم يا بويا منطقة تجاري جي في فان همين نقاطتها من بحث كرين دبني بشتي فترة يعني جالك تركيا بحاجتها PKK كل منطقية هدي خونزيكي واقون داكران أسخو باريسي رجال بدافري بوم جال خلق ديتن يعني دفرة براري والله كش بليكو سلسلة كاتشيائية ما بين ما وتركيا دا وكديجي سلسلة كادي يا تشياي متينايا كوي مشهورة أو تشياي هني
او دبره تقريبا نزقي حفته وشش قندايت لنا بطريقه خالكيجي وقندال بيرد جيتان وكو مبسوط اسماني قلتي دبره شاخاوي وقالك يا سروشتك جوانو اوي لها يعني تبري سي روجا اوامل دي تبجا بدخل ويري روجانا قصفه يا طياراش رخكي وكدي بطوباجيش رخكي يا البانش يا الهندابي وان قندت يت بروار يا تتكرن اكسر دمتس طبعا اجد ساكي او تشاي هميت هاتينا السلطان ابا بخوجي يعني والخلكي كنا مثلا وقت يكم جار الجندي كيستا اف قصفات يكرن خلق مجبور بود مايكي ولي هات الناف جندي دانطوب خلق السيفيل تدابو خلق يعني جن تدابو او گوندانە چۆڵ کراون يعني هاوڵاتیان ماڵ و حاڵی خۆیان جێشتووە سەیدا سيدة يوم بيت إشارتي بنقطة قدام قالك مهم. بله. راستي عندك علامة موجه يتندك برادرة مع الأسف. يعني كانت روجك يا جرتو سحكي إعلام عندك شوانا تبيني بروزانة الأف إعلامية موجهة بو هندية خالكي طرسك بخند اللواده ومنطقة بهتا شو الكيرن. يعني ولا بهت المنطقة بيت منطقة عسكرية. أفخو راستي شجلك خرابة. يعني من دوسي كنالك البيرديتن وأسخوي المنطقة أزي ساعات كما كنالات شجنينة يعني وخلك البيري هات نشونا خلك يعني مثلا قد كيست حتى كجي بتمواتي قلنا هات يا بردانش كو خلك البيري أتجيتن ترشو تواري خلك البيري خلك زاوية خويت كرين يعني يتشن أفضانت خود كان قلنا شالكي بحث كان أسخوي شو ما قلنا شالكي مدديتي خلك تهت وشيت الجمهور خلكي هاي البيري بس اف توجهها فار راجع دنيا ثانيه دي وريكات ما هيك منطقه منطقه عسكري اكا خلك المنطقه داي ويا طوبات هافيجن ويا طيارات دهيتت او طوب طياره اوت هافيجن يعني او سيداني كهو بحث كري دهن منطقه كي تكون منطقه كشاخاويه دارت قالك ما ظنت دان وكي سيداني بحث كري اجري بدنا وانشيا بوهندي او دورت بمنطقه همي تنبرين يعني من هذه تشاكي قالك مازنو او اجري بردنه حاجه تهبونا بكاكي كاكا بكاكي نتورد به اجري برده سروش يغوندي بكاكي نهت وير بوهندي تو بهجي حاجه بكاكي دارت منطقه ببري بباي يعني انو كا او منطقه وصا يا بدارو بار تسحكي يا تشول كري وسيداي قلتي بدي شركات انا ظالم كنا وبطريقه يا تشاتين تركيا قال جيش عسكري وانا يا او دهن قصفي كان داخلي ويربن اكثر او دهن شو كان او دارو او جيا همي يتولى كلين ريت كلين ابا افا خود ديار يا سيده افنا بهانا هنديه بهن شري بكاكي كان ينجي بولدانا بكاكي يعني خلقي منطقه بخو اويت مديتي ناس من جلس ردانا جلك گنداك الويري بجن ويا تشكي هوصيه بس هم گندت خونا بردي هكا تشلبيت هم گندت خونا بردي چكو گندت و منطقه جبلي سروشت جوانا و منطقه گندت آوانا همي داروبار ليه همي يعني چو گندينه مثلا الويري ترشو توال نبيتن حيوان نبيتن الويري او دوسي گندت هاتين بردان که خلقي وي گندي مديتن گوتي ده سال دارد ویرد وین ام گندت خوب برده دماهی که ام ببینه آواره سر خاکی خوب بودی ام وینا کهید اوجی براستی جه مطرسیه یعنی ده سال دارد وی منطقه از بتحدید دش الدفره یا برواری بالا يعني فيت الخل خلقي بكده خدان نا محتاج عندنا تو 5 كيلو برنجي بوبي دا بيجي تنبري او تشو توالي بي هاي يعني من هيك عائلاتي دزيكي بنسات بازي قلت من هاي چونكو دورو بلد گندوی همی هاتنا سلطان گوتی اسدیت هم انظانم گوتی اسد مجبورم رامم اوی پاز خوفروشم ارزانی فی سبیل كاك ميفال او خساره سيدا ميفال لا جگل پککا جگل مسئله شری پککا و بابتێکی سیاسی سەربازیە ئەو ناوچانە سروشتەکەی و ژێرخانەکەی چی لێ کە تاکو تورکیا چاوی لێ ببڕێت یان سوپای تورکیا چاوی لێ ببڕێت بۆ داهاتوو دەستی بەسەردا بگرێت و خێروبێرەکەی ببات. سيدة جان منطقة موجودة سروشتك جوان جبلك و
او داروبار او فقه منطقه دو که منطقه برواریا یا مشهوره بسیوا وقتی دا سال تشتی او حتی دست به کاروتجی سویت به منطقه بو عراق خرید چون اینو که اگه تو بشی منطقه تو ساکه سویت وان همین رزن بنداره و چکو کریا سواری نادر کویتن حدود گرتین نشن ببن صباحی ترکیه به تو منطقه داخل کتن استفاده که هر باش اقتصادیت دهی هک بس سیوا تنه بیتن جبلی هبونا دارو باردی همی فقیه دی یعنی اواب خو جبلی کو ما بحث کردی سروشت جوان و افدار و باره همی لهی منطقه که زنگینه به همی تشته مثلا نفطه لهی زیر لهی یعنی ما جاکل ولهی من سر زیری حديد لهي همي تشتكي لهي جبلي كو بككل اوي ايوا اي بينن السيد اميفان اوي ايوا اي بينن لا وان دفرا يعني بو بككيا يان بو داجير كردني خاچي كردستان لدفري بادينان وبرواري بالا برا او از بجمعني او مقلت بهانه هبونا بككي با چند سال الويريا أفا حاجة كو تركيا أفا يعني خلك منطقة كتب سيار لبكي دبيجن مهندي مديتي هر حالة في منطقة أفا بويا شكو منطقة كا يعني بقعة كا مميزة نشتي جهدية يا ديارة مرمى تركيا داغير كرنا في منطقة نبو بموضوع بكيكيا بالعكس بو داغير كرنا خاكا هريما كردستانية ومع الاسف جي براستي حتى انو كجي يعني دي من دو كازديتن مختار كنت مدد بيشتن حتى افرو كجي طوب البشت مالام كاتين هشتا نا حكومتها هرمي نا حكومتها عراقي بسيار نكد يا كان موضوع جي بابت شيء نا داس هلا دار او منطقه جي هكا بسيار هندك كربيتن كار موضوع شيء يعني خلق ويا خلق حتى انو كج كنت تدخل دار كاتيه بس دجهيت أي مرحلة أجر هو صاب بيشتسري أو منطقة دماغي بتا منطقة عسكري ومنطقة كهوصا يا زنجين بهمي تشتكي درجة كسنوري ليه هكتو بتشي ميجوا في منطقة جي چونكو أجر أو منطقة تشياي أو وقتي ده يعني بيشمرجاتي أو برادر أويت بيشمرجات كابن بوينا همین دو منطقه بونه جهه که گلک واقعیه چونکوش همین احیانا جهه که او دا صلاتا او منطقه بکویتا بین دا صلاتا که استفاده که گلک مازن دیده دای بیتن بله سيد اميفان زور باشا كعثمان تعرسر چی يعني اما چون بتواندرێت مەسەلەی کە بەڕێزت باست کرد بە ئاشتی چارەسەر بکرێ بەڵام ئەم داگیرکاریە و خەڵکی کوردستان بزانێ و تا کاک میێڤان ئەڵێت کە نەوتی لێ زێڕی لێ ئاسنی لێ دنیا میوەی لێ میوەی جۆرا و جۆری لێ میوەی دەڤەری بەرواری باڵا بۆ هەموو بازاڕەکانی عێراق ڕۆیشتووە و خەڵکیش لەسەر شتانە ژیان و گوزەرانی هەیە چی بکرێت بۆ ئەوەی هاوارێکی نیشتیمانی لەسەر ئەم خاکە داگیرکراوە بکرێت بەڵێ وڵی من تەبەن دیارە بگەڕێمەوە بۆ شتێکیش بۆ شتێکی تر خاڵێکی گرنگ کە ئەویش ئەوەیە یعنی ئەو دارستانانە لە ڕابردووە مەزانە ئەوە ئێستا چەند ساڵێکی با بڵێن دەیەک ساڵێکە نەوت پیا بووانەکە ساڵانی ڕابردوونەوت نەبووە ژیانی بابوو باپیرانی ئێمە لەسەر ئەم دارستانانە بووە ینی خانووی ئێمە هەر بەدار بووە ینی ژیانی ئێمە ئاگری ئێمە هەر دار بووە هەموو شتێکی ئێمە دار بووە ئەم بەڕوانە ئەم ڕووەکە چێویانە بە تایبەتی لە هەموو ئەنوا ئەو ڕۆکانێکەوە هیچ خزمەتێکیان ناوێ و ئەوە هەرمەیە ئەوە با بڵێن بەڵاڵوکە ئەوە گۆیژە نازانم ئەنوا و ئەشکاڵ ینی بەڵاخانەوە کە ئەمانە ینی ژیانی با و باپیرانی ئێمە لەسەر ئەمانە بووە ینی ئێستا بەداخەوە کە ئەم سروشتا ینی ئەم دارستانانە تەخت دەکرێت و یەکسان دەکرێت ینی ئەمە زەرێکی زۆر زۆر گەورەیە ینی لە ڕووی اقتصادی لە وڵاتەکەی ئێمە ینی لە ڕووی ژینگەیی و هەروەها ینی ئەم ناوچانە ناوچەیەکی گەشتیاری زۆر زۆر گرنگ و گەورەش بوونوانە من بۆ خۆم ینی چەمی ئاڤەشین هەیە لە منتیقەی نێرۆیە من خۆم چوومە ئەوێکانە باوەڕکە هەر جەنەتە ینی ئێستا تەماشا دەکەی چنار داری وا 20 متر بە ئاسمان بەرز بۆتەوە وشک بووە ئەوش لەژێر ئەوەدا باڵە هەمووی ئەومە بەشێکی زۆری ئەو ناوچە شەر تەمەەن هەر وەکو باسم کردیان لە منتیقەی دەرکارەوە تاکو دەکاتە باتوفا و ئامێدی و کانی ماسی و هەروەها شێوان مەزنووسی دەکان و تا دەکاتە منتیقەی حاجی هۆمەران ئەم منتیقانەتی گەیشتی بەشێکی هەر زۆری هەمووی داگیر کراوە ینی بە تایبەتی ینی بۆ نمونە سیدەکان
زیاتر لە 100 گوندی داگیر کراوە 100 گوندی ترخۆ ینی بازێنە زۆربەی ناحیەکانی ئێمە 30 گوند نابێ ینی 100 گوندی لە گەورەترین لە عراق داسی دەکات لە هەموو عراقیدا نەک لە کوردستاندا 200 ئەوەندە گوندێ 250 ئەوەندەیە 100 و قسوور گوندی داگیر کراوە نیوەی گوندەکانی زیاتر نیوەی گوندەکانی بەڵێ داگیر کراوە سەر سوپای تورکیای تێدا بەڵێ ناوچانە لەبەر ئەوە ئێمە پێمان وایە چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە ینی بەڕاستی وەکو من ئشارەتم پێدا ئەوانە ئەبێ ئێمە ینی هەوڵ بدرێت ینی هەموو لایەنە سیاسەکانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لەبەر ئەوەی ئەرچی پاراستی سنوورەکان لە ئەستۆی حکوومەتی ناوەندیشە تا ڕادێکی باش ئەو شوێنانە ئێمە بۆی دەچوین پاسەوانی سنووری لێبوو ینی بەداخەوە بەڵام پاسەوانی سنوورکە لەو ناوچانەیە ینی بە شێوەیەکی زۆر کەم ینی توانم بڵم بینی با بڵین مقڕێک بۆ مقڕێکی تر چەند کیلۆمەترێکە ینی ئەمە ینی بۆشایەکی زۆر هەیە و بە تایبەتیش هێزی پێشمەرگەی کوردستانیش لەو ناوچانە تەبعەن کە ئەرچی کەوتۆتە سەر پاراستنی حکوومەتی ناوەندیکە با بڵین کە ئەمە ئەرچی حکوومەتە ینی هێزی پێشمەرگەش لەو منتیقانەدا وەکو پێویست وجودی نییە لەبەرەوەی ئەرکەکە بە پاسەوانی سنوور سپێراوە پاسەوانی سنووریش با بڵین تا ئێستاکانە توانم بڵم چەند هزار کەسێک کە وازی هێناوە با بڵین فەسڵ کراوە یا بخاریش ڕۆیشتووە یاخود وازی هێناوە یا مردووە تا ئێستاکانە ئەم خەڵکانە شوێنەکانن لاەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقیەوە پڕ نەکراوەتەوە کەوابێت کێشەیەکی گەورەمان لێشۆ بۆ دروست بووە ئەمە لە ڕووی سەربازی و پاراستە لە ڕووی چارەسەریشەوە چارەسەرەکە ئێمە پێمان وایە دەبێت چارەسەری ئاشتیانە بێت تەنها چارەسەر تاکە چارەسەری ئاشتیانەیە کە پەکەکە لەگەڵ حکوومەتی تورکیا بگەنە ڕێکەوتنێک لەبەر ئەوە تا ئێستا ئەگەر حساب بکەی چەندین هزار کەس لەو پێناوەدا بۆتە قوربانی ینی ئەمە ئەگەر لە بواری ئینسانی تەماشای دەکەی لە بواری نەتەواەتی تەماشای دەکەی لە بواری هەر شتێک تەماشای دەکەی زەرێکی زۆرە لەو ناوچانە کەوتووە لە ڕووی گیانیەوە وەرە حساب کە چەندەها خەڵک چەندەها منداڵ هەتیوی دەبێت چەندەها ژن با بڵین دەبێ هاوسەر دەبێت ینی بزانە ئەمە چی کێشەیەکی گەورەی دروست کردووە بۆ تورکیا لە جاتی ئەوە تورکیا هەستێت بۆ بیر لە چارەسەر ئەگەر ئەمە ئەوە شەڕەکە کاتەوە باشترە کاگوسمان شەڕەکە بەردەوامە بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ ئیلانی کەم سروشتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان کۆی کاگمیڤان باسی کردکڵێ بە ئەنقەستوە ئەکەن گوندەکان چۆڵ بکرێن ینی بەڕێزت باز لەوەکەی 100 گوند لەژێر لێک ناحێدا بەڕاستی ئەمە جێگەی پرسیارە ڕێکخراوەکان هێز و لایەنە سیاسەکان بێدەنجێکەیە بە تایبەتی لە مؤسساتەکانی حکوومەتی هەرێمی یان مؤسساتەکانی هەرێمی کوردستان بۆ ئەبێ بربەستی بێدەنجی بشتێنین بە بۆ چوونی من ئەو بێدەنجێ دەگەڕێتەوە بۆ ناسەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان ئەگەر سەقامگیری سیاسی هەبێت ینی وەفتێکی سیاسیە وەفتێکی حکومیە وەفتێکی پەرلەمانیە لە هەر بوارە لە بوارەکاندا ینی پێویستە ئێمە هەوڵ بدەین بە دوای چارەسەرێکدا بگەڕین وەفتمان بچێتە حکوومەتی عراقی لەو بارەیەوە بە تایبەتی ینی چارەسەری ئەم کێشەیە لەگەڵ حکوومەتی ناوەندی لە ڕێگای حکوومەتی ناوەندیەوە لەگەڵ تورکیا و هەروە وەفتی خۆمان بچێتە تورکیا ئێمە لەلایەک ئەوە تا دوێنێ و پێرە شەڕی داعش بە ئێستاشەوە تێگەش ئەوە تا ئەمڕۆ ینی خەڵکیان خەڵک شەید کراوە لەلاەن ترۆریستانی داعشەوە لەوێ ئێمە بەو شێوەیە هەڕەشەمان لەسەر بێ لەولاوە بەدەست عەرەبی تعریبچی و هاوردە و ئیتر ئەوانەوە ینی زەخت لەسەر هەرێمەکەمان بێ و لەولاوە تورکیا بە بیانووی پەکەکە بێت تێگەشتی ینی هەرێمی کوردستان وای لێ دێ بەرتەسک دەکرێتەوە کاتێک بە خۆمان نزانین ئێمە دەستمان لەژێر لە بنێ مانەکاتۆتە دەرەوە لەبەر ئەوە ئێمە پێمان وایە خەتەرێکی گەورە لەسەر هەرێمی کوردستانە سەرم قوارەیە دەبێت هەرێمی کوردستان هەڵوێستە وەربگرێت لەسەرم بابەتە و هەروەها ڕێکخراوە مەدەنیەکانیش پێویستە دەوریی کارا ببینین لەو بوارەدا بە ئەرچی سەرشانی خوانە ئەمڕۆ بۆ ئەوەی کە بتوانین ئێمە ڕوبەڕووی ئەم دۆخێ بینەوە کاوسمان ئەمڕۆ ئەدهەم بارزانی کە ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان بۆ کەسێکی نزیکی سەرۆشی پارتی و ینی سەرکردایەتی پارتیە هەرچەندە خۆی ئەڵێ من وازم هێناوە بەڵام ئەڵێ نامەیەکی ئاراستی هەر ینی عراق و هەرێمی کوردستان کردووە ئەڵێ بەپێی ئەزمموی ڕابرد و دەوڵەتی تورکیا هەر جوگرافیا و ناوچەیەکی لە ڕووی سوپایی داگیر کردبێت هەرگیز پاشەکشەی لێ نەکردوێتەوە و دەڤەری بادینان کەوتۆتە بەر شاڵاوێکی چڕی دەست بە سەرداگرتن سوپای تورکیا تاقوڵایی 40 کیلۆمەتر هاتووە کاتی لێدانی زەنجی مەترسیە ئەو زەنگە مەترسیە بە کێ لێی بدات بۆچی
کەس بەدەنگ نایەت کەس ئەو زەنگە لێ نادات مەسەلەن ئەوە تا لە ناو خودی بنەماڵی کە ڕێبەراتی پارتی دەکەن ئەو قسێ هەیە زەنی چۆن کاکە زاناتە ئەم دیارە خەتەرەکە وردە پەرەی سندووە ینی تۆ 40 کیلۆمتر لە هەندێک ناوچە لە منتیقەی بەرواری باڵا و ئەوانە 15 کیلۆمتر هاتوونە قوڵایەوە لە منتیقەی با بڵین لە منتیقەی زاخۆ ئەوانە لە زۆری شوێنەکانی وەکو ناحی دەرکار و ئەو شوێنانی کە من ناوم هێنا ینی شوێن هەیە 40 کیلۆمتر شوێن هەیە 30 کیلۆمتر شوێنەیە 20 کیلۆمتر لە 10 کیلۆمتری کەمتریانە باشە هەرێمی کوردستان بە درێژایی چەند سەد کیلۆمترێک بەم شێوەیە بەرتەسک بکرێتەوە ئایا چارەنووسی ئێمە بەرەو شوێ ئەڕوا چارەنووسی ئێوەش پێتان وایە کە کشانەوەی تێدا نابێ گەر مەوزوع پەکەکەش من یەکەم جار قوربان جەنابەت دێرە باسم کرد شارەتم پێدا ینی بەڕاستی ینی ئەگەر کەسێک نێتی ئەوەی هەبێت ناوچەیەک ئەگەر بیە پاکسازی بکات لە ئەو با بڵین لە جەماعەت لە نایارەکەی خۆی ئەگەر بێوێ پاکسازی بکات ینی بەڕاستی جادەی قیری بۆ ڕناکێش بەڕاستی کارەبای بۆ ڕناکێشێ بەڕاستی ئەنواع ینی چەکی پێشکەوتوو لەو ناوچانە جێگیر ناکات قۆڵەکانی هەموو معسکراتی گەورە ینی لە بەرزایی هەرە شاخەکان دانراوە یعنی لەبەر ئەوە ینی ئەمانە بەڵێ زەنگێکی خەتەرناکن پێویستە ئێمە ینی دەبێت مەسەلەنانی کە خەڵکی کوردستان دەبێت چی بکات کاگۆس بەڵێ خەڵکی کوردستان دەبێت چی بکات یان ئەمە بە خەڵک دەکرێیان دەبێت ئێمە نابێت بێدەنجی بنوێنین ینی ئێمە زۆر جار لە هەموو لە ڕاگەاندنەکانی ئێمە بەڕاستی دەبێت ینی بە ئەرچی سەرشانی خوان هەستن کە ئەنی ڕاگەاندن دەورێکی زۆر گرنگی دەبێت لەو وارەدا وەکو باسمان کرد هەموو لایەنە سیاسەکان بە یەکگرتووی هەوڵ بدەین ینی بەرەو ڕووی چارەسەری ئەم کێشەیە بڕۆین وەکو باسمان کرد بە ناردنی وەفتێکمان بۆ تورکیا بێ وەفتێک هەرێمی کوردستان بۆ حکوومەتی ناوەندی بێت و هەروەها بۆ لای پەکەکەش ینی پێویستە ینی بۆ لای پەکەکەش ینی وەفتێکمان بچێت کە ینی بەڕاستی پەکەکەش دەبێت ئەوە تەبعەن و حەقیقەتە کە دیارە ینی ئێمە ئەم هەرێمە ئەم قوارەیە ینی ئەگەر بێت و بەرەو لە ناوچوون بچێت بە تەنیا هەرێمی کوردستان زەرەر ناکات و ئەوانە ئەوە خۆر ئاوایە پەناگەی هەموو ئەو خەڵکانانە کە لیان قەوماوە ئەوە بە هەمان شێوە هەموو پارچەکانی تری کوردستان بەخۆر ئاواشەوە و جەماعەتی پەکەکەش بە هەمان شێوە ئەگەر بێت و ئەم هەرێمە بکەوێتە خەتەرەوە پێم وایە لەو زەرمەندیەک گەورەیە بێبەش نابن لەبەر ئەوە دەبێت هەموو لایەک احتفاظ بکەین بەمانەوەی هەرێمی کوردستان و هەوڵ بدرێت ینی چارەسەری ئەم کێشەیە بکرێت هەر کەس لە ئاسی خۆیەوە هەنگاوێک بنێت کە عوسمان کە باسی داگیرکاری خاچی هەرێمی کوردستان دەکرێتەوە باسی ئەوە کرێت کە مەترسێکی گەورە و جددی لەسەر هەرێمی کوردستانە مەسەلەن نوێنەری نەتەوەیەگرتوەکانی ژەوەی نەشاردوێتەوە یعنی ئەمە زەنگە گەورەکە نیە ئەمە مەترسێ گەورەکە نیە ئێمە کە نوێنەری نەتەوەیەگرتوەکانیش ینی لێچە لە مەراسیمەکان لە هەولێر ینی بە ئاشکرا لەبەر چاوی هەموو لایەنە سیاسەکان ئەمەمان پێدەگوترێت ئێمە ناکرێت ینی ئەمە بە هەند وەرنەگیرێت ینی کاتێک کە ئێمە تووشی ئێنێ بۆ نمونە ئێمە ئەو ناوچانەی کەوا کێشە لەسەر بوو بەشی هەرە زۆری لە دەست خۆمان بوو لە 16 ئۆکتۆبر ئەو هێرشە ناڕەوایە کرایە سەرمان و ئەوە تاوەکو بینیمان بەشێکی زۆری هەرێمی کوردستانمان ئێمە لە دەست و پێشتر لەوانەیە هەبوو بێ لە دۆستەکانمان پێی گوتبین کە ینی حسابێک بۆ ئەم دۆخە بکەن دۆخی دوای شەڕی داعش بەڵام بەداخۆی وەکو پێویست بە هەندمان وەرنەگرت کاتێک مانزانی زەرەرەکەمان کرد ئایا ینی ئەو زەرەرە کەمتر بوو لەم زەرەرەی ئێستا کە با بڵێن ئێمە لەموو کوردستاندا حساب کە 4 پارێزگامان بەدەستەوە ماوە ینی 150 کوردستانمان ئێمە لەدەستداوە بەڵام لە هەمان کاتدا ئایا ئەم زەرەرە کە ئێمە باسی قوارەی هەرێمی کوردستان ئەەکەین ینی لەو زەرەرە گەورەتر نییە کە داومانەوەوانە بۆیە لەبەر هیچ شتێک مەحاڵ نییە ینی ئێمە دەبێت بەڕاستی خۆمان ئامادە بکەین و ئەم دۆخە بە دۆخێکی ئاسایی وەرنەگرین و ئاانە ئێمە لە هەموو لایەکانەوە ینی ئەم هەرێمە بەرتەسک ئەبێتەوانێ کاتێک ئەزانین ینی بەڕاستی تووشی کارەساتێکی گەورە دەین و ئاانە ئێمە بینیمانە کورد بە درێژایی مێژوو چەندەها کارەساتی بەسەر هاتووە کارەساتی ئەنفال ئێمە ینی لە هێزێکدا بووین یا لە شۆڕشی ئەیلول ینی بە هەمان شێوە لە هێزێکدا بووین ئەقڵ تەوەقعی نەدەکرد پێمان وانە بوو هیچ هێز و قوتێک توانێت ئێمە لەبین بەرێوە بینیمان و لە کارەساتی بەدناوی ئەنفالدا 182,000 خەڵکی ئێمە زیندە بەچاڵ کرا پێمان وا بوو ئەمە ڕوونادا عقلمان نەیدەبڕیت ینی ئینسانێتێک هەبێت ینی بتوانێت ژن و منداڵ زیندە بەچاڵ بکات بەڵێ بە چاوی خۆمان بینیمان شنگالەکان شنگال و هەموو منتیق یەزیدیەکان پێمان وابە لە دوای کارەساتی ئەنفال جارێکی کە کۆمەڵکوژی لە ناو کووردا دووبارە نابێتەوە
بەڵێ بینیمان و ئەوە تا شنگالەکان بەبەر چاوی هەموو جیهانەوە تێگەشتی ینی کۆمەڵکوش کران و بەڵێ ینی ترۆرستانی داعش ینی کارەساتێکی گەورە و بەڵام کۆمەڵکوژی ئەو ئەقلێتەی کە دەیوێت کورد کۆمەڵکوشکا و هەر جارەی بە ڕەنجێکیش تا ئێستا هەرماوە هەر لە برەودایە بۆیە ئێمە دەبێت ینی ئەو کارەساتانی ڕابردوو وەربگرین بیکەین بە دەرسێک هەوڵ بدەین ینی ئەوانە دووبارە نەبنەوانە کارساتی شنگال ئەوەندە دوور نییە بەڕاستی لەبەر ئەوە بەڵێ من پێم وایە دەبێت ینی هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان دەست بخەنە ناودەستی یەکتری ئێمە ینی هەوڵ بدەین چارەسەری کێشەکانی خۆمان لە ناوخۆی هەرێمی کوردستان بکەین و هەروەها بە یەکێتی و بە یەکگەڕیزی و بە یەکدەنجیش ینی هەوڵ بدەین بەرەو ڕوو چارەسەری ئەو کێشانە ببینەوە کە ڕووبەڕووی قواری هەرێمی کوردستان دەبێتەوە. زۆر باش کاک عوسمان. سەیدا مێهڤان یعنی بەڕای ئێوەکو ڕۆژنامەوان دەبێت چ بکرێت چی بکرێت بۆ ئەوەی ئەما بە زەنگێکی مەترسیدار بە تەنها بە کێشەی ژمارەیەک گوننشین بە ئاریشەی ژمارەیەک خەڵکی دەڤەری بەرواری باڵا و سیدەکان و ناوچەکانی تر نەزاندرێت بەڵکو بە کێشە و ئاریشەی هەموو خەڵکی کوردستان بزاندرێت ئەبێت چی بکرێت هێز و لایەنە سیاسەکان و خەڵک سيدة جان توزاني أو ديار أفنا جيجيريا يا سياسية بين أحزاب المدى براستي أجر سركينة وأمريكا أفنا وشوي تانية بنا نوشت ماترسيدار وخد كده ورجي ولا بين أو ولا بالسرجيت خو برا باجر رابشن أجر تسكيش جالك رياضة توقتي مثلا توقتي رجيم بحث أو سياسة أبكار إينان قال لانه کردی مقصد جی آبو یعنی وقتی تو خلکی منطقهش داره خیکو دوره یا کشتوکالی یا مشهور بزراعتی و برای باجری بی سیاسته یعنی نقل خلکی شگوندا برای باجرا اما گون تمراندن يعني حكومة هرمي بيد البيل الهندي بكتفة سياسة خرابة أكر بهتا وجود تاني شغل بمند ناحية آبوري و ضرر كم أظن هبيتن ناحية قديمة هاتنا لشكل كشيا تركيا وكيم ديار كري أبا چندی سال أو لشكري هالويدا بري بلام ند في آستي دا يعني وكي سيداي بحث كري شد بیتن دوسته جهه که هبونی دست نشان کردی اف قوات تانه لبوینه لبراستی نکه اگر تسحکی باشترین اجهزه عسکری امریکا یهاتین او جهت لماینوان جی او جهت استراتژی نه یعنی بالنسبه منطقه جهه که گلک برزو بالا او بیتن وقتی نقطه که دانه طبعا الطيارات او جيش خلوير تنزيلت كان وبشتي كده ساكي ريكو او يعني ريكت جالك مودرينو او يتندرس كيرن بو سريويتشي يعني هذا ديار بيتنكو مانا وقوات تاني دي دريج بيتنو ناچش ويري چكو او مصرفا يا تتكيرن بو برنا يا وا اجهزه تاني هر مازن حتی وان چیا همی رکاد بنه یعنی وان حسابا کردی چند سال دیده مین نلویده کشاش به خرابتر جی اوه پراستی خلکه دوره یعنی بیشتن از خو خلکه گند سفری عمل و دوره بری 2 سال از الویره بویمه يعني خاني من هاتا تو باران كرن بالطياره حاجات هندي قوتي بحكيكاله يعني خد نكيا وقتي از چماوري از قلب ما ترسيد چم چونكو جوي جاري مثلا خدي امنا برين كا چابويا از نكيا وقتي چم از حسابا همي تشتاد كم شرخه كي بحكيكاله شرخه كي او تركيا شرخه كي دي خلكي منطقه خوجي براستي هكان بينو اوان حسابات همي ولك دين باشش بليك قوات عسكريه تركيا بالكلب المنطقه ناو باجر مدام تبينين بارقات ميتيت دانا يا بخو ما ترسيه خلق امريكا خلق منطقه حسابه هندل اللي الملاخور ريشتيا كاد كان يقول لها كي تهندي هاتو شو كازان كي وليك همي كيشانا براستي جاد خازم من يعني بصراحه اف بابتا اذا كرني و تصيحك يا كبراك نه تكرن ابدا بجدي بين سر خطيه بابتا حل ببيتن
او خلکل ویری خلک که هجار و بلنگاز فقیر برواجی الحکمتت بده صلاتن حکومت عراق و سیدای بحث کردین که فوجك لواء ويديو لي يا حرس حدوده بس ورا سحكينا حرس حدود حرس حدود تلانا كينا افريكا الويري او جهه وانجرتين نا جهه استراتيجينا افريكا بشين منطقه بي اويدي كان حكمرانيه دا صلاه بي بريبال لو كان اويدي لواء اويدي جي مشترك جيوليهاتي بيشمرقه يعني وقت تو منطقه دي بيجي منطقه عسكريه خلاص هر چند کیلومتر که سیطره که دانه يعني خلق بجن اف منطقه وساقوش ومنطقه بري 2 سال وحتى نكا آبادان بيتن يعني آبادانية که باشه لين بيتن چون منطقه که سياحية قالك عراقي وقت ساله که دا چند روزا دا مثلا تو گندکی که دشت يعني دي خلق مجبور يعني وقت جيال گندينه ما مجبوره برا باجه را بهتن هفه ما ترسيه او سیاست هنه یا نکات تکیرن آجبه یا ترسه بجد دخوازه مش حکمت اوه براستیش هر دو پارتین سرکی اکتی پارتی بجدی بین سرخطی يعني حتى نکه من قوله نبويا تصحيح حق جداي تشتكي قالك بسيط بيد حكومات هتن هزار اذانات كتن وهزار بابات انت صاحدا يعني باش خلك تل بيتشابت بريد بوش حتى نكتن هات يت هما لجنه کی وکی سیده گویی پیک بین سکن خلق منطقه دیر شوه دست سالاداری نپویه که تو علما راکی و فشه بخلقی بکی کو خلقش و تشتاتر بوی تو افریقا را تو بیشی تو بحث کردین یل دفعه بکی منطقه يعني دي جالك نجوان جوبا داد هذا همي هكا تكسرك اسباب تنتنكو جيل دهاتي او نظامي تن موضوع تركيا تشيا تتويري بخوشيا خو تتسرگونده خو او همي تولك ده و دبنا اگر هندي کو براستي او سياستا نوكا يا ده صلاة ما ويدا بره كاتن برانبر وي خلقي بالك هاجمبان و بله گەلک سوپاس کاک میوان کا عوسمان هەرچەندە تەوەری بەرنامەکەمان یەگەر زۆر بە کورتی وەکو دوا سەرنج کێشەی لیوای دوانزەوانە کە چەند ڕۆژێکە خۆپیشاندانەکەن چارەسەر بێ یان هەوڵەدەن چارەسەریکەن بەڵێ وڵی تەبەن دیارە هەوڵ درراوە بۆ چارەسەرکردنیوانە لیوای نۆ تقریبان باش بوو دوو موچان وەرگرتووە و موچانەی تریش پێم وایە لە هەوڵی ئەوەن چارەسەر بکرێت و ئانە لیوای دوانزەش هەوڵ درراوە بەڵێم وەزارەتی پێشمەرگەش دیارە هەوڵێکی زۆریان داوە ئێمە ژۆی وەکو لیژنەی خۆمانەوەی بۆمان کراوێت لەگەڵ لایانی پەیوەندیدار بە دووادا چوونمان کردووە بۆ ئومێدن کە ئینشەڵا چارەسەری کۆتایی لەم نزیکانە لە موچەی ئایندا چارەسەری کۆتایی وەربگرێت و ئانە بەداخەوە ئینەمە زۆرمان پێ ناخۆشە کە پێشمەرگەکانی لیوای دوانزە پەیوەندیان بە ئێمەوە کردووە کە زۆر نیگەرانن ئەڵێ ئێمەش پێشمەرگەی نوجانی خۆمان بەخت کردووە بۆ ئێمە یەک موچە وەرگین بۆ ینی هاوڕێکانمان سێ موچە وەرگن ئێمە تاوانمان چییە گەر کەسێک هەڵەیەکیشی کردبێ لەم لیوایە ئێمە نین ئێمە پێشمەرگەین ئێمە ئامادەین بەرگری لە وڵاتەکەی خۆمان و هەروەها دژی تورۆریستانی داعش و هەروەها لیوای نۆ بە هەمان شێوە تا ڕادێک لیوای نۆ ئەم جارەوە باشتر ببۆتە دوو موچە بۆ ئومێدەین ئینشەڵا لە ئایندەیە ئەم مەشاکلانە چارەسەر بکرێتەوە ئێمە وەکو حکومەت هێرێمی کوردستان پێویستە ینی گرنگجێکی زۆر باش ئێمە بە هێزی پێشمەرگی کوردستان بدەین و ئانە لەبەر ئەوە هەموو کاتێک وەکو شارەتمان پێدا و ئانە ئێمە ینی هەموو کاتێک ینی دەبێت بە خەتەر بزانین بۆ خۆمان و بۆ ئەوەی کەبتوانی هێزێکی منەظەم و باشمان هەبێت و ڕوبەڕووی هەموو ئەو حاڵاتانە و حاڵەتە نەخوازراوە نەبێتەوە کە ڕوبەڕووی هەرێمەکەمان نەبێتەوە بۆیە من پێم وایە دەبێت هێزی پێشمەرگەی کوردستان ینی گرنگیی زۆری پێ بدرێت و لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ جانی پاچی شەهیدەکان و بۆ تێگڕای پێشمەرگە قارەمانەکانی کوردستانیش بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کاک عوسمان سێدەری زێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بەڕێستان هەروە سوپاس بۆ مێڤان بەرواری ڕۆژنامەوان کە لە دۆکەوە لەگەڵمان بوو بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارەکانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بەی وای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ